ئێستا لە هەلومەرجێکدا کۆماری ئیسلامی خۆی ئامادە دەکات کە گاڵتەجاریەک بە ناوی هەڵبژاردن بەڕێوە بەرێت کە ڕوبەڕووی قەیرانێکی ئابووری و سیاسی گەورە بۆتەوە. بۆچی نرخی پێداویستیەکانی ڕۆژانەی خەڵک تا ئاستێکی بەرچاو زیادی کردووە؟ نرخی تەوەڕوم لە 70% نزیک دەبێتەوە. ئەرزشی پوڵی ملی لە بەرامبەر دۆلار لە ماوەی ساڵی ڕابردوودا تا 60% دابەزیوە. گەشەی ئابووری بە پێوەری سندوقی نێونەتەوەی پوڵ و زۆر شتی تر ڕێژەی بێکاری لە نێو گەنجان زیاتر لە 25%. ئەژاری و برسێتی تەنگی بە خەڵک هەڵچنیوە و بۆتە هۆکاری زیادبوونی دیاردەگەلی وەک لەشفرۆشی، ئێعتیاد بە مادەی هۆشبەر، مناڵانی کار و گەڕان بە نێو زبڵدانەکان بۆ پاروەنانێک. لە پاڵ ئەم قەیرانە ئابووریە بەڵای ڤیرۆسی کۆڕۆناش تەنگی بە خەڵک هەڵچنیوە و ئەم ڕژیمەش هیچ پلان و بەرنامەیەکی دیاریکراوی دژ بە پاندۆمی کۆڕۆنا نەبووە. هەرەمەش بۆتە هۆی گیان لە دەستانی سەدان هەزار کەس و هەتا ئێستاش کۆماری ئیسلامی لەبەر دابینکردنی واکسنی دژی کۆڕۆنا بێجگە لە درۆنانەوە و فریوکاری کاربەدەستان هەنگاوێکی بەکردەوە بۆ ئەم مەبەستە هەڵنەگرتووە. بەشێکی بەرچاو لە کرێکاران خەڵکی زەحمەتکێش و هاوڵاتیانێک کە خراونەتە ژێر هێڵی هەژاریەوە لە ئێران لە بواری سیاسیەوە وشیارن. هەر ئەوانن کە ژێربەنای خەباتی بەربڵاوی کرێکاران و زەحمەتکێشان و لەوانە خەباتی مانگی بەفرامباری 96 و خەزەڵوەری 98 و خەباتی بەندکراوانی سیاسی لە ناو زیندانەکان دژ بە کۆماری ئیسلامی ئەم جەماوەرە بە نۆرەی خۆیان لە خەباتی کرێکاران، نەوت، پترۆشیمیەکان، گاز، بەرق، هەفتەپا، فولاد، کرێکارانی شارەداریەکان و گشت ناوەندە سەرەکی و زەروریەکانی سەنعەت و خزمەتگوزاری ئیلهام وەردەگرن. ئێستا بابزانین سیستمی پارلەمانی لە ئێران بە چ شێوەیەک لەگەڵ مافەکانی کرێکاران و ئازادی پێکهێنانی تەشەکل لە کرێکاریەکان کردووە. تا چەند لە ئاستی پارلەماندا ئاور لە کێشەکانیان دراوەتەوە. پارلمانی ئێران لە دنیا پارلمان خۆی ئدارەی جامعە نەخشی ئەسڵی نیە. حتا لە ئینگلیسا کە پارلمانەکەی فرەوە ئەرتەشە سیستما وزشە ڕەسانەکانە عادەتە فەرهەنگەوانە لە ئێرانە کە هەر یەکجار پارلمانێک نییە. مشتێ وەڕاجیاتە مەسەڵەن کابرا شکەنجەگەر بووت گەرەێکیانە ئیمکاناتێکی پێبەند تێ نیەوێ، قۆقێکی پێبەند تێ نیەوێ، خەبەری بێ لەوە کە دولارکەی گران و هەردانەوێ یانێ ڕاند ئیطراعاتی بێ تێ نیێنەوە. پارلمانی ئێرانە بەڵام ئەم پارلمانە کە لەسەر سیاسەتە کەڵانەکانیش دەورێکی نییە، لەسەر سیاسەتی کەڵانی مەسەڵ ڕەوابەتی دیپلۆماتیک و خارجی نەخشێکی نییە. ئەمانە تایبەتین لە دنیا کە ژمارەی زۆر تۆریست یان سازمان داوەوە بەکاریان تێنن لە دنیا. خۆوانە پارلمان نازانێ بودجێ چۆنە، خۆقی چۆنە، فڵانی چۆنە، هیچ. بەڵام لە بەرابەر مردمی عادیە، لە بەرابەر ژنانە و فەرزکە بۆ جەمعیەت یان کەن بە ڕەحەم یان کەن بە کەسێکا فەقەت ناوێنێ و بوو کرێکاران دەوریان تا دەورەکانیان وێرانگەر. انقلابی ئێران کە کرا جەماعەتی ئیسلامی زوو مسەلەت بوومە لێرانەوە وەن پشتیبانی ئەمریکا بە تایبەت وەی کە ئەرتەشی نەیەختیاریان سیستم جاسوسی نەیەختیاریان زوو مسەلەت بوو. بەڵام لە یەک مەیدانە نیانتانی مسەلەت بوو، ئەوش قانونکار بوو. قانونکارێکیان گوزەران کە دەواقع ئیسلامی بوو بە تەواوی، حتا ناو دەستمزیان نابێت، حتا ناو کاریگەریان نەبووتیان. 8-9 ساڵ تولی کێشا کرێکاران مقاومەتیان کرد و ئاخری قانونکارێکیان گوزەران ئەم مەجموعە تەشخیص مەسلحەتە فقط بۆ ئەم قانونکارە ئەوەڵ دروست بوو. قانونکار ئەوەڵین سەنەدێکە ناو ئیسلامی پێ نییە. ئەم قانونکارە هەمیشە پارلەمان گەرێکی بووگە بە نەفعی تەواوی سەرمایهدارانی گۆڕێ بە نەفعی سەرمایهدارانە. بەڵام بڕێ نکاتیاتە، بڕێ حقوقیاتە کەەوە سەرمایهداران پێیان وایە کرێکارێکی بە تەواوی بێ حقوقی بێ ماف و ئەوانە نایێتەوە تەکە ئەو قانونە، ئەو قانونە بڕێ حقوق و مافی کرێکاری تایە. یەکێ لە مەیدانەکان ئەم پارلمانە ئەوە بووگە کە ئەو قانونکارە بگۆڕێ. چی کردووە مەسەڵەن
وتیگە ئەو قانونکارە شامڵی حاڵی ئەو کارگاگەلە نابێت کە 5 نەفەر کەمترن لەمە دوادی ئەمەش کەمە کردە 10 نەفەر تو ئەو قاڵی بافاون و ئەو جۆرە ئینگەلە مطلقاً شاوڵقاڵی نابێت قانونکار ئەوەی کە کراوە هین پاڵمانیش نییە چەند کولن سیستمەکان تەشەکولێ بێژگە لە هێنێ ئەو ئینە ئیسلامیە خانەی کاریگەر و شۆرای ئیسلامی و شتێ ئیجادە نەدا لە شرکەتە گەورەکانە وەک شرکەت نەب ئەوەی ئیجازە نییە یانە بەس بەوەیە کە ئەم پاڵمانە زدی هیچ قدرەتێکی نیان لە مەدانە ئەسلیەکان هەبژگە لە بەرابەر کاریگەرە ئەوەل لە بەرابەر کاریگەری چاگەر یەک وەخت هاتای بە دەمیا ڕێزێ حقوق کاریگەر بەڕەتمێ بناسێ هەریاندامە تەخسەریان هەمیشە لە مەسیری مەنافعی سەرمایەدارانی دەوڵەت بووگە کە ناوینانم دەوڵەتی جارێ سەرمایەکی زۆر گەورە لە اختیار دەوڵەتە لە اختیار سپا و بەشی سوتیچ لەو مەدانە ئەمانە زۆر لە دژی کرێکار فعال بووگەن ئەمما کرێکار قدرەتە هەر خۆی هەر مەوجودیەتی قدرەتە نەبوونەوە و نعمەت ئافرینی ئەم جامعاتی تر بۆ ئەوەی کە ئەم کرێکارە بێ بەسەر پاو بمێنێ ئەبێ بتوانێت کار بکە تاوان استثماری کەنوت سوود بەرن ها ئەزانین چیان کردومانە هەوڵیان داوە وەکو ئەبێ بۆخشن تەبەقەی کارگەر واقعان بەخێ وەکو سوالکەر بڕێشتیان پێ بدەن قانونێ بگذارن مەسەڵەن حقوقێکیان پێ بدەن مافێکیان پێ بدەن فڵانە تەشەکل یا بوجە بۆ ئەو شۆنگەلەی کە پشتیبانی مردمی زەعیفەکەن وەمانە ئەو کارگەلیانە کردووە بە جۆرێک کە هەم کرێکار بمێنێ هەم خۆی کرێکار خۆی بە هینی ئەوان بزانێ بە نانخۆریەوان بە نەزەر من پاڵمانی ئێران مطلقاً هیچ نییە مشتێ ڕاجن لەوێ مشتێ پشکنجەگەر و شتێ دنیامهای بێ شخصیەت و کەسگەلێکن خزمەتیان کردگە بە جمهوری ئیسلامی لە زیندانە خزمەتیان کردگە بە جمهوری ئیسلامی لە شەڕی کوردستانە خزمەتیان کردگە بە جمهوری ئیسلامی لە دژی مردمی عەرەب لە کوردستانە لە سیستانە ئەمانە هاوردیانە لێرە پۆڵێکیان پێدەن امکاناتێکیان پێدەن و دەفتەر و دەستەکێک و ماشینی زەدگولولە و ڕانتیش زۆر مهمە تۆ خەبەرە بێ فڵانە کالان نییە لە ئێرانە خەبەرە بێ کە دلار مەسەڵەن قیمەتی سەر و خوار چۆنە بێ بۆ شێوەگەلە بە ملیۆن و بە ملیار دلار نەت تمەن بوو بەدەستێنەوە ئەوە نەخسیان ئەم هۆکارانە و هاوکات پەرەسەندنی ناڕەزایەتی کۆمەڵانی خەڵک لە بەشە جۆراوجۆرەکانی وەک کرێکاران، پەرستاران، معەلیمان و خانەنشینکراوان بۆتە هۆی نیگەرانی لە شۆڕشێکی گەورەی جەماوەری لە ناوسەرانی ڕژیم کە ترس لەمانەوەی نظامی کۆماری ئیسلامی و ئەو دەسەڵاتە ئەوەندەی ترکێشەکانی ناوڕژیمیان بە هەموو باڵەکانیەوە قوڵتر کردێتەوە. ئێستا دەمانێت بزانین کێشەکانی ناوخۆی سەرانی ڕژیم بە تایبەت ڕۆڵی سپای پاسداران و سەردارانی نظامی هەروەها قسە و باسەکانی زەریف کە بڵاو کراوەتەوە و تەئسیراتی ئەم کێشانە بە تایبەت دانوستانەکانی ئەم دوایانی کۆماری ئیسلامی لەسەر بەرنامەی ئەتۆمی لەگەڵ وڵاتانی ڕۆژاوە چۆن دەبێت. هەروە کە ئەزانین نزیک بە کەمتر لە 1 مانگ ماوە بە انتخاباتی جمهوری ئیسلامی کێشەکانی ناوخۆی ڕژیم چ لەسەر سپای پاسداران و ئیسلاح تەڵەبەکانە هەموو جارێ لە کاتی انتخاباتەکانە خودە ڕژیم تێت بار و بنێک هەوایك فەزایك دروست ئەکات بە ناو کێشەی انتخابات کە بازارگەرمیکی ئاوا بکات بەهۆی ئەم کێشە و اختلافاتەی بێ ئیسلاح ناوخۆی خۆیان خەڵک بەرەو سەرنج بەرەو لای خۆیان ڕای بکێشێ کە زیاتر بەشدار بن و شارکەت بکەن. هەمومان ئەزانین کە پێشووتر اختلافات بوو. الآن لە حاڵ حاضر بە ناو خودە دەم و دەستگای جمهوری ئیسلامیە ئەو اختلافاتە لە سەطحی سپای پاسدارانە فەرماندەهان کەسانی مهم ئۆرگانە ئەسلیەکان اختلافاتێکی جدی و ئەساسی و مهم کە بۆشی خۆیشیان حتا ئەقراری پێکەن ئەمە وجودی نییە. بەو شێوەکە خۆیان ئەقراری پێکەن ئەزانین هەستی پێکەین هەیە بەڵام اختلافاتی ئەساسی نییە بۆ شێوە
ئەمجا بۆچی ڕژیم وە ئەکاتێت بۆ نمونە ماجرای زەریف کە لەم ماوەی پێشوە پێشا بە نسبەت ئفشاگەری لەسەر مەسەلەی قاسم سلێمانی هەمومان هەموو خەڵک هەموو ئەحزاب حتا دەوڵەتانی تر لەم لاورۆلا ئەبیسرا ئەمانە شتێکی سوختە بوون تازە نەبوون بە نسبەت ئەم قسە و باسی زەریف بەڵام لەم مەقتەع بۆچی ئەوە درکاو و خودێ ڕەهبەری جمهوریان و خود دەستگای ئەسڵی ڕژیمی جمهوری ئیسلامی ئەقراری کرد بەم ئفشاگەریە لەلایەن زەریفە و ئەمە خۆی بۆ کاڵوەرگرتن بوو کە بە نوعی بتوانن لەمە بۆ حەفزێ نظام بۆ حەفزە جمهوری ئیسلامیدا ئستفادەی خۆیانی لێ بکەن هەمومان ئەزانین کە بە نسبەت ئەو کێشانە کە هەیە ئەو قسە باسانە کە لە ناو خۆیانە هەیە زۆر جار زۆر بە شێوەهای متەنەوە هەنوا قسەگەر کردیا ئەنوە بەڵام لە نەهایەتە چه ئیسلاح تەڵەب دەکەن چه خودە سپای پاسداران هەردووکیان بە تەواو تەلاشیان بە هەموو شێوەیەک هەوڵ ئەدەن کە بالاخەرە خەڵک سەرنج خەڵک بەلای خۆیان ڕاکێشن بەتابسم بۆ نمونە حتا وڵاتانی غەرب حتا ئامریکا یەکێک لە مەسئلە مهمەکانی وڵاتانی غەربی بەتایبەت ئامریکاش ئەوەیە کە حەفزە جمهوری ئیسلامی بۆ مهمە چ بە لەحاظی اقتصادی چ بە لەحاظی سیاسی خود مەسئلەی ئێران لە منتەقە بۆ ئەم وڵاتانەی غەرب زۆر مهمە بە لەحاظ اقتصادی بۆ هدایەتی ئەکات کێشەکان ناوخۆی خودە ڕژیم حتا مەسلەی اعتراضات ناو خەڵک بە نوع تەوەهم دروستەکات بە نوعێک سەرنجی خەڵک بەلای ئەوەی کە ئیسلاحاتێ بکردێ ئەمە بکردێ ئەوە بکردێت ئەم خەڵکە متەوەهمەکات بەوەی کە بازم بە نوعێک بۆ قازانجی خودە وڵاتانی غەرب بۆ مانەوەی جمهوری ئیسلامی کەڵکی لێوەرەگرت بۆچی چ بە لەحاظ اقتصادی کە ئێران وڵاتێکی زۆر مهمە لە خاوەنمیانە زۆر مهمە و چ بە لەحاظ سیاسیش ئەگەر کێشە و اختلافات ئەگەر حتا ئەم نظامە فرسین بۆ نمونە بڵێن جمهوری ئیسلامی کتوپڕ بڕوخێت بالخەر ئەم وڵاتانی غەرب بۆیان مهمە چون فەزا و هەموو شتێکی خۆیان لە ناو ئێرانە کە مەربوتە بە وڵاتانی دەور و بەرتریش ئەمە خودە کۆنتڕۆڵ دەستی ئەسەنگێت بۆیە بەم لە حازیشەوە هەموو کەس ئەزانێت کە ئەمریکا زۆر هەوڵەدا بۆ ئەوەی کە بە نوعێک هدایەتی چ کێشە و اختلافەکان چەمانەوەی جمهوری ئیسلامی بەڵام بە شێوەی ڕفۆرم بە شێوەهایی کە خۆی ئەوێت لە حازی اقتصادی بە نسبەت زۆر مەسایلی تر ئەو دەوڵەتە ئەو نظامە ڕابگرێت ولی بە تەغییراتی ئەمانە واقعیتگەرێکن کە ئەیبینین بە نسبەت مەسئلەی هەمومان نەزانین کە اعتراضات خەڵک ئایسە بەتایبەت لەم ساڵانەی ئەخیر هەموو جارێک کە بەناو ئەوە اختلافات هەیە بازارگەرمیان دروستە کرد ئەم جارە خەڵکیشی تر متوجه بوون الآن لە حاڵ حاضرە تەنیا ئەحزابی ئۆپۆزیسیۆن ئەحزابی مخالف تەنیا مخالفی دەوڵەتی جمهوری ئیسلامی نین خودی خەڵکی ئازادی خواست ئەنواع ئەنجومەنگەر کرێکاران ژنان کارمەندان ئیدارەجات هەموو شوێنێک حتا ئەنواع مەجموعەگەر ئەنواع تەشەکولگەر مختلف لە سەتح ئێرانە هەر لە کوردستان و تاتاران تا هەموو شارەکان هەموو دێهات و هەموو شوێنەکانی تر هەست بەوە ئەکەین کە ئەم مخالفەتە لەگەڵ جمهوری ئیسلامی ڕۆژ بە ڕۆژ حتا بڵێن لەحزە بە لەحزە پەرەیسەندووە مقاومە لە لایەن خەڵکۆ زۆرترە تۆمەسەگە تماشاکن دایکانی ئەو کەسانە کە مناڵەکانیان ئەدام کردە یا ئەوەی کە لە تەیارە ئوکراینەکە تیاچوون بۆ نمونە فرێک بەسیعتر لە ئەوەیشە حتا لە کوردستانە هەموو دەسە جەمعیتێن شعاری نە بە جمهوری ئیسلامی ئەدەن جاران مەسەن بە نوعی ئیسە ڕاشکاوەتر بووە ئەمانە زۆر لە سەتحێکی عەلەمیتر بووە جمهوری ئیسلامی خۆی هەستی بەمە کردە بەڵام خود جمهوری ئیسلامی ولا ڕأسی سپای پاسداران و خامنەیی ئەزانن ئەمە ولی بە جۆرێک قەتعەن هەوڵی بۆ ئەدەن کە بە شێوەیەک حتا ئەزانن کە خەڵکیش وەکو ساڵانی پێشوو کە کەمتریش بووە بەو شدەتە بەو دەرسەدە ناینە پای سندۆقە ئینتخابات بەسەڵەن بۆ نمونە ساڵانی پێشوو دەحەی پێشوو کۆرۆنای وجودی نەبوو الآن کە مەسئلەی کۆرۆنا سەراسەری لە سەر دنیا ئەز جومڵەکە لە ئێرانیش کە هەمومان ئەزانین کە چەندێک تەڵەفات لە لەحازەوەی کە بەدەم مەسئلەی کۆرۆنا لە ئەوەڵ و شاردیانەوە باسییان نەکرد تا وەسعەتی کۆرۆنا لە سەد ئێران وەسعەتی پیا کرد خەڵکێکی زۆر توش بوون تا ئەوەی کە کەم بنۆعی کەجدار و مەریز کۆنتڕۆڵی خودە مەسئلەی نەخۆشین کۆرۆنایان کرد مەبەستمەوەی کە لە مەسئلەی کۆرۆنا ئەتانن لەم ئینتخاباتە ئیسفادەکەن بە دەلیلی کۆرۆنا خەڵک کەمتر هاتنەسە مەسن پای سندۆق انتخابات یا بە دلیل کۆرۆنا مەسن سعیمان کردە کە بۆ وەک وسعەت پەیانەکات تەخفیفێ بدەن کە ئەمە بکەن بە سەرپۆشێک
بۆ بەشداری نەکردن بەڵام کەڵکی سیاسی خۆیان لە مۆزەعی کۆرۆنا وەردەگرن بۆ یە مەسئلەی انتخابات هەمومان نەزانین کە قەتعەنیش وەکو تەحەکانی پێش و ئەم جارێژ مهندسیتر سپای پاسداران مەسئلەی انتخاباتی چ ڕیاسە جمهوری چ شەوراکان هدایەت ئەکات و بە شێوەیەکی ئەوەی کە مەطلوبی خۆیان لە نەهایەتە بە دەرخوازی خەڵکی ئەدا بەڵام ئێمە داوامان ئەوەیە کە بە تایبەت وتم کە کوردستان گیان ناکەمەوە لە ئێران بەڵام ویژگی تایبەتی کە لە کوردستانە هەیە ئەم جارێژ لە جارەکانی تر زۆر محکەمتر زۆر قەویتر یان ئەسڵ نەچنە پای سنۆق نەچنە پای ڕێی وی حتا خەڵکیش هان بدەن ئێستا ئەلعان ڕژیم بتە حتا بەشداری بکەن یان نەکەن خودی جمهوری ئیسلامی مەسئلەی انتخاباتی هەل لە ئیسە و مهندسی کردە هەل لە ئیسە لەوانەیە حتا نەتیجە هەموو شتێکیشی بۆ خۆی معلوم کردبێت پێمان وایە کە حتمما ئەم جارە یەکێ لە بێڕۆنەقترین انتخاباتی جمهوری ئیسلامی ئەبێت مطمئنین کە خەڵکێکی زۆر ئەوەیش کە بەشداری ئەکات بگرە حتا زاهری قەزێکش بێت زاهری قەزێکە کە نیشان بە لەبەرەوەی نان و ئاو و چوزانم باری اقتصادی خۆی ئیدارەجاتی کارمەندبوونی معلمبوونی ئەوانەی کە لە دەست نەدات شاید بە نوعی حتا شتایەکی کەتی بە بەشداری کات ئێمە داوامانەوەیە کە بەعام خەڵکی ئێران هەموو شارەکان تایبەتی تریش کوردستان لەم انتخاباتە بەشداری نەکەن منعی بکەن تەحریمی بکەن و بە هیچ عنوان نەچنە ژێربار هیچ نوع ترس و فشارێکە جمهوری ئیسلامی کەوایە دەنگدان بە گاڵتەجاری سەرۆک کۆماری بەناو شوڕاکان ینی دەنگدان بە درێژەکردنەوەی تەمەنی نگریسی کۆماری ئیسلامی دەنگدان بە بێکاری و کاری مناڵان دەنگدان بە ئێعتیاد و لەشفرۆشی دەنگدان بە زیندان و ئەشکەنجە و ئێعدام دەنگدان بە چەوسانەوە چینایەتی و نەتەوەیی و ئاینی کەوایە کۆمەڵانی ئازادی خواز دەنگ مەدەن با دروشمی هەمومان بای کورد بێت